بەوەی ئیران دەڵی پلەی یۆرانیۆمی زاخکراوی زۆرتر دەکاتەوە وڵاتە یەکگرتوەکان بە دوای سزایەکی نوێدایە دژ بە تەران. وەزیری دەرەوە لە ڕۆژی چوارشەممە بە سناتۆرانی وت بە دوای سزایەکی نوێدایە سەردەستەی کارنامەی دیبلۆماسیە. ئێمە بەردەوام دەبین لە فشارکردن و سزاکان لە پێناوی گۆڕینی هەڵوێست بۆەوەی ئاماژەیەکی نێودەوڵەتی پێویست ڕەوانە بکەین کەواڕێ بە بۆ دەستێنانی ئێران بۆ چەکی ناوکی نادرێت. لە نیوان ئەندامانی ئەنجومانی ئاسایشی هەڵوێستەکان رووسیا و چین سەرسەختترین بوونە بۆ پەسەندکردنی خولێکی چوارم لە سزاکاندا دەژ بە ئیران. بەڵام کلنتن لە گەواهیدانێکدا لە بەرامبەر لێژنەیەکی کۆمیتەی سنات وتی بەرەوپێشەوە چوونێکی زۆر گەورە کراوە لەگەڵ رووسیا و ئەوەش بەهۆی پەیوەندی سەرۆک ئۆباما لەگەڵ سەرۆکی ڕووسی دمەتری مەدڤێدێڤ. هەروەها وتی بەرەوپێشەوە چوونێک کراوە بۆ واڕهێنان بە بێژێن کە سزاکان لە بەرژەوەندی چیندایە. بەهۆی سەربەخۆییانەوە بەر لە هەموو شتێکی دیکە پێویستە پشتیوانی ڕێڕەوی سەپاندنی سزاکان بکەن چونکە پێشبڕکێی چەکی لە کەنداو کە دەبێتە ناسەقامگیری زیاتری بەرهەمهێنەرە سەرەکیەکانی نەوت لە بەرژەوەندی چین نابێت. کلنتن وتی وتوێژکردن لە ئەنجومەنی ئاسایشدا لە ئاراداییەوە دوولایەنانە لە نیوان ئاژانسەکانی حکوومەتی وڵاتە یەکگرتوەکان لەبارەی سزاکانەوە کە ئامانجی کۆمپانیەکانی سەر بە پاسدارانی شۆڕشی ئیرانە. کلنتن وتی پاسدارانن کە ڕێبەرانی ئاینی و ڕامیاری ئیران ئەڵگۆڕ دەکەن. ئیران تا ئێستا و هەنگاوانەی پەسەند نەکردووە کە نەگەرانیەکان لەبارەی بەرنامەی ناوکیەوە کەم بکاتەوە. هەرچەند دەڵی بەرنامەکەی بۆ کاری ئاشتیانەیە. کلنتن وتی جیهان بژاردەیەکی کەمی هەیە بۆ سەپاندنی سزایەکی گەرانتر لەسەر تاران. کاربەدەستانی وڵاتە یەکگرتوەکانەوە چاوەڕوان دەکەن ئەنجومەنی ئاسایش لە ماوەی چەندین هەفتەدا لەسەر دەستەبەندیەکی نوێی سزاکان دانوستاندن بکەن. و سەبارەت بە سووریە باڵوێزیی ئەمریکای بریاروای بوو یەکەمین جار هەر لە ساڵی 2005ەوەدا بمەزریێت سەرەڕای ساردی پەیوەندیەکان و هێشتا کێشەی بەردەوام لەگەڵ سووریادا هەیە. پێداویستی بۆ هاوکاری زیاتر سەبارەت بە عێراق، ڕاگررتنی دەستێوەردان لە لبنان، گواستنەوە و قایمکردنی چەک بۆ حیزبڵڵا، دەستپێکردنەوە بە ڕێڕەوی پرۆسەی ئاشتی نێوان ئیسرائیل و سووریا کە لە ساڵی پارەوە لە ڕێی تورکەکانەوە هەوڵی بۆ ئەدرێت و بەگشتی دەست بە دوورکەوتنەوە لە پەیوەندیکردن لەگەڵ ئێراندا کە بۆتە مایەی کێشەیەکی قوڵ بۆ هەرێمەکە و هەروەها بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشدا. کلنتن وتی ئەو بە هیوایەوە توێژەکانی ئاشتی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان زیندوو بکرێنەوە و پێویستە باری کۆتایی لەبارەی کێشەکانی سنوورەکان پەنابەران و باری ئۆڕشیلیم بگرێتەوە. ئەمە ڕاپۆرتێک بوو لەلایەن بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا.